خانمە هەڵبەسوان و چیرۆگنووس خەیریە شوانۆ دەڵێت ئەی ترس ڕوخسارە ناشینەکەت دەرخە ڕێم بدە با ناو چاوانە لەرزۆکەکەت ماچ بکەم. لە واشنگتن دیسیەوە سڵاوی ستافی زایاڵی داهێناتان لێبێت. سەرماوسۆڵەی زستانی رووسیا ئاسایی نییە، بەڵام دروستکردنی پەیکەر و کاری هونەری بەسەهۆڵ لەو بەفرەدا کارێکی سەخت و ناوازەیە. 16 پەیکەرساز لەم فیستیڤاڵەدا بەشداریان کردووە، کارە هونەریەکانیان بوونەتە جێی سەرسامی. جرایên cejnê navenda meydana bajêrê Tomsk ya Siberya ronahî dikin. Ev karên hunerî di çarçoveya Festîvala Crystal Tomsk ku peykeran ji cemedê çê dikin hat pêkanîn. Ev e heftemîn festîval e ku ji 12 heta 18 meha 12 li vî bajarê têdar xistin. Şehraziya peykersazan bi salan xurt dibe. Ez nizanim ev çi ye, amûr çêtir dibin yan şehrazatî bûn. Yan xwestek lê bajarê Tomsk bi çirayan hatiye xemilandin. Mijara pêşbirkiya îsal hunera folklorî û keltûrê bi destan tê çêkirine. Peykersazan çîrok, efsane, dastan û gotinên berê wekî çavkaniya îlhamê di peykeran da nimayiş kirin. Serkeftiyê xelatê duwem yên tîma Lêko ji komara Rosyê ya Yakutya ev peykere çêkiriye. Firna Gero ku ji efsaneyên Rosî hatiye wergirtin. Композиция называется у нас «Печка самоходная». Navê wê Skomoroxya bi xwe tê hajotin. Mûzîkjenên kevnarên Rûsî lê swar dibûn. Ew gelkê dengbilind û bi tenaze ne. Ez nizanim keş û hewa dê çawa be. Eger germtir bû, an ku dê heta roja Maslenîtsa ya serê buharî peyker nahelin. Peykersazên şehreza ji demjimêr nehî spêdê heta nehî şevê li ser van peykeran kar kir. Hindek ji wan bi şev jî diman. Sermayê çi asteng di karê wan da nekir, lê ji bo hindek kesan dijwar bû. Ji bo çêkirina van peykeran 376 blokên cemedê ku giraniya hemiya 156 tan bûn hatibûn amadekirin. Her tîmekê 8 blok û nîv berketin ku her blokek 500 kîlo bû. Heke ev karekî pir blokî be, şeş heya heşt blokên qeşayê didin çarkesan. Lê bo me du kesan jî heman qeşa tê dayîn. Zehmetî ev e ku em tenê du kesin. Em du keçin ku divê hema heşt blokan çêkin. Ku giraniya her blokekî nêzîkî 2 tonan e. 16 tîm di vê çalakiyê de bejdar bûn ku tê de sihûdû peykersaz ji 10 deverên cudayên Rûsya hatibûn. Her tîmekê peykerek mezin û yêke biçûk çêkir. Ev festîvala li 18 mehê bidawî hat. پەیکەرسازێکی جیهانیە و بەشداری کردووە لە چەندین پرۆژەی پەیکەرسازی و پیشانگای هونەری نێودەوڵەتی لە ئەوروپا و لە وڵاتانی عەرەبی و ئاسیادا. خاوەنی چەندین شاکاری هونەری ناوازە و مۆدێرنە لە وڵاتی سوید دەژی، بەڵام خەڵکی شاری سلێمانیە و خاوەنی کۆمپانیای پەیکەرسازی خۆیەتی و لە داڕشتەی برۆنز کارەکانی ساز دەکات. ئەو بە هیوا و خەونێکی گەورەوە هەنگاو دەنێت. ئێستاش شۆڕژ ئەمین میوانی زایاڵەیە. سڵاوت دێبێ شۆڕژ ئەمین، بەخێر بێ بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس سەرچاو. زۆر سپاس دەکەم. کاک شۆڕژ هەڵبەت زۆر حەزەکەم یەکەم پرسیارم ئەوە بێ پرۆژەی یان شاکارە پرۆژەی پەیکەری ڕەشەبای سلێمانی چی بەسەر هات؟ وڵی پرسیارێکی جوان بوو. زۆر سپاس دەکەم کاکاسۆ. ڕەشەبای سلێمانی هەر لە سلێمانیە باشە و تا ئێستاش هەر لە بەرنامەیان و دوجار تقریبان پێش مانگێ 2 مانگ لەمە پێش لەگەڵ ئەو کەسایەتیە قسەمان کرد. ئەو کەسایەتیش تا ئێستا
هەر خولای ئیشەکەی لە مێشکایە و وەکو پلان زۆر پێی خۆشە کە ئەو ئیشە بکرێت. بێگومان ئەو ئیشە پارەیەکی زۆری ئەوێ، کاتێکی زۆری ئەوێ، پرۆژەیەکی زۆر گەورەی گەشت و گوزاریە، پرۆژەیەکی گەورەی نەتەوایەتیە، پرۆژەیەکە کە هەتا ئەمێنێتەوە و ینی ئەبێ بە گەورەترین پانۆراما بۆ شاری سلێمانی و کوردستان. ئیشەڵڵا ئەگەر هین بێت لەسەر شاخی گۆیژە، چونکە ئەو کەسایەتیە خۆیان نزیکن لە جێی ئەو شوێنەوە کە هەڵمان بژاردووە و خوایار بێت ئەگەر ئەم بڵێن زروفەی کوردستان باش بێت، من لەوانێ بگەڕێمەوە بۆ ئەوێ لە ساڵی داهاتووە، سەرەتای ساڵی داهاتوو، و بڕیارە ئەو کەسایەتیە ببینم و باسی لێ بکەین. هەستەکەم ینی کاروباری ئەو کەسایەتیش کە ئەو سپۆنسەری ئیشەکە بکات بەرەو باشی ئەڕوات و شتەکانیش وا هەستەکەم و دیاریشە کە بە خواستی ئەو بڕوات. ئەگەر شتەکان خواستی ئەو بڕوات، دیارە ئەم پرۆژەی ڕەشەباهی سلێمانیەش زۆر متەکیدم کار ئاسانی بۆ بکرێت کە دروست بکرێت، یعنی جێبەجێ بکرێت. بەڕاستی پرۆژەیەکی گەورەیە. ئێمە چەند هینێک هەیە، ئەلتەرناتیڤێک هەیە کە بە چ مادەیە دروست کرێ، بە برۆنز و بە ستیل و بە مادەیەکی کێ وەکو چیمەنتۆ وایە پێڵن جەمسۆنایت ناسووتێ و ناشێت. ئەتر ئەو سێ مەبلەغە هاتوودانی بڵێن پرۆپۆسەڵی ئەو ماوادانەمان کردووە بە بەرزی 25 تا 30 مەتر پەیکەرەکە، ئەو تەبەن قاعیدەیە بێژێریە بێت. ئەتر ینی پەیکەرێکی گەورە دەرەچێت لە نزیکەی 25-30 مەتر تا 35 مەتریش. ئەتر ینی ئەگەر گۆڕانکاری وشتی بەسەران نێت، ینی لە احتیمال لە مناقەشەی ئیشکردنەکەیە لەوانەیە یا سەرەتایە گۆڕانی تێبکەوێ پەیکەرەکە. وا هەستەکەم چۆنێتی پەیکەرەکە لەوانەیە بڵێن شێوازی وەستانەکەی یا مەسەلەن ینی هەنێشتی تەکنیکی بۆی ینی ئاسانکاری ئاسان بێت بەو بەرزاییەوە لەسەر گۆیژە لەوانەیە زۆر ئاسان نەبێ ئیشی تیا بکەی، بەڵام ئەو گۆڕانکاریانە هیچ تەسیریشی نابێت لەسەر بڵێن شێوازی پەیکەرەکە ڕەشەبای سلێمانی. زۆر سپاس کاک شۆڕش ئەمین بۆ کاتی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس. ئەم مۆزەخانە هونەریە تەمەنی 140 ساڵە. لە ساڵیادی دروستبوونیدا جارێکی دیکە دەکرێتەوە، هەرچەند لە ساڵی 2004دا بەمبەستی نۆژەنکردنەوە بە شێوازێکی کاتی داخرا، بەڵام ئێستا کراوەیە و لە هەموو ویلایەتەکانی ئەمریکا و جیهانەوە هەوادارانی هونەر سەردانی ئەم مۆزەخانەیە دەکەن لە واشنگتن دیسی. مۆزەی هەرکۆنی سیمۆستێنیان لە واشنگتنی پێتەخت لەوە تا ساڵی 2004 زاینەوە بۆ کاری داهێنان داخراوە، بەڵام ئێستا بۆ ماوەی کاتی خەریکە بیکاتەوە و بەدانانی پێشەنگەیەک بە ناوی داهاتوەکان 175مین ساڵوەگەڕی دامەزرانی ڕێز دەگرێت. هیوادارم ئەوانەی سەردان دەکەن بە جێگای ئەوەی لە داهاتووی پێشخۆیان بترسن، بەڵکو داهاتویان بخەنە بەرچاو. هەڵبەت ئێمە بە نیگەرانیەوە کاتێکی زۆر سەبارەت بە داهاتوو تێپەڕ دەکەین و ئەوەش ڕاستە، بەڵام پێویستە کاتیش تێپەڕ بکەین و سەبارەت بە ئەگەر و ئەو چارەسەریانەی لە ئاسوودەدا لە پێشمانن دڵگەرم بین.
ئەو پێشانگایە 150 بەرهەمی هونەری تێدایە کە ئەگەری داهاتوو چۆنە و لە ئۆتۆمۆبیلی فرین ڕابگرە تا گۆڕینی هەوا و قارەمانانی سبەینێ لە خۆ دەگرێت. ئەو شێوەکارە لە ڕێگای کامپیۆتێرەوە دیمەنی داهاتووی شارەکان وێنا دەکات. ئەو بابەتەمان بە ڕێگایەکدا هەڵبژاردووە کە واشنتنی پایتەخت بتوانێت داهاتوو بخاتە بەرچاو و هەوڵ بدەین شارەکە بە جێگای ئەوەی تەنیا خانوبەری تێدا بێت و سروشتی تێدا چالاک نەبێت ببێت بە سروشتێکی کاریگەر. مەرج نییە تەنیا گوڵی جوان لە باخان بێت، بەڵکو ڕێگا بە سروش بدرێت شارەکە لە خۆ بگرێتەوە، واتە نەک هەر پەپولەی جوان بەڵکو مێرولە و حەشەرەشی تێدا هەبن. ئەوە سیستەمی ژینگەیە کە سروش دەپارێزێت. بەرهەمەکانی تر پرۆژەی شەمەنەفەری ئیلان ماسک دەگرێتەوە کە 2013 دا ڕێژرا و لە 2 قات پێک دێت کە کاردانەوەی هەڵسوکەوتی نێوان زانای مرۆڤ و هۆشیاری تەکنۆلۆجیا نیشان دەدات. ئەو شێوەکارە دەڵێت بەبێ هونەری کلاسیک ناتوانێت داهاتوو وێنە بکات، بەڵام ئەو لە ڕێگای تەکنۆلۆجیا توانی 11 نیگار پێشکەش بکات. من بە هاوکاری کۆمپیوتەر دیمەنێکی نوێ لە مرۆڤ دەخڵقێنم. لایەنێکی مرۆیی لە مەکینەکەدا هەیە کاتێک نیگارکێش هاوکاری لەگەڵ ئەو سیستەمە دەکات و ئەمن لە کارەکەمدا ئەوەم نیشان داوە، واتە چۆن دەکرێت ئەو دیمەنە بە شێوازێکی دیکەی جیا لە شێوەی نیگارکێشی سروشتی خۆی بخڵقێنێ. لەو پێشانگایەی داهاتوەکاندا بەشداران دەتوانن دەست لەو بەرهەمانە بدەن و تەنانەت لەگەڵیان بدوێن. بەڕێوەبەرانی دەڵێن باوەڕ دەکەن هونەر و شێوەکاری داهاتوو دەتوانێت پەرە بە پەیوەندی زیاتر بدات. ئەو پێشانگایە و موزەکە تا مانگی 2022 کراوەیە، پاشان بۆ نوێکردنەوە و بۆ ماوەی چەند ساڵان سەر لە نوێ داخراوە دەبێت. خانمە گۆرانی بێژی بەناوبانگی ئەمریکی ئەلیشا کیس کە خاوەنی چەندین خەڵاتی هونەریە لەوانە خەڵاتی گەورەی گرامی دوایمین ئەلبومی گۆرانەکانی خۆی بڵاو دەکاتەوە و هانی هەواداران و گەنجان دەدات کە بە هیوایەکی گەورەوە هانگاو بنێن. هونەرمەندە ئەمریکی ئەلیشا کیس یاگوتێ ناسکردن بە ئایکۆنە ئەمریکان سۆڵ و موزیکە R&B داخواست ji gencên kendava Erebî diket ku berdewam di wêrek bin. Li demê ew berheviyên xwe bû derxistina albûma xwe ya vêdawiyê li Dubey diket. Ez gelekî kêfxweşim ku bûyera belavkirina albûma xwe li Dubayê li pêşengeha Cîhanî World Expo bi we re pîroz dikim û ev ê bo min tiştekî pir giring e. Bo min li mirgehên yekgirtiyên Erebî gelek dahênan û binêneka zor heye, hemû derbarê gêşekirinê û pêşkeftinê ye. Ez hespê dikim ku albûma min ji hemû derbarê vê ye bê sunûrbûn û bi cîhanîna xemnên xwe ye. Alîşa di wê bariyê de ye, eger tu berdewam yê wêrek bî wê cuda bî dê kesatiya te da diyar ket. Ji bo min ev derbarê zivirandina bo naxê xwe ye. Levma ez dibêjim kîz, bi rastî tu xwedî vê tiştî tu dikî û berdewam lêkolînan bikî û hez strana bikî. Hemû derbarê nivîsîna stranê ne û moral û enerjiya te ye û ev derbasî naxê te dibe û dibe bêşek ji te tu nikarî jî têr bibî. Ew dibêjît li demê pandemiyê de bi rastî derfeteka zûr hebû ku tu peywendiyê xwe gelwan kesan pitir bikey, yên ku tu hejê dikey û bizanî ka giringiya wan çi ye bû te. Ez fêr bûm ku ev mûzîka min çê kirî beşek ji vê ji aliyê Xwedê ve ye. Dema min mûzîk durist kirî min nezanî dê em rastî pandemiyekî bin lê mûzîk hêzek mezin dide serbora me di dema pandemiyê de. Wergira xelatê The 15th Grammy li berê albûma xwe nava biyabana dewlemenda Dubey de belav biket û li dîv de konserteka rastaxû pêşkêş biket. بەهۆی کەمبوونەوەی کارمەندەکانیەوە لەم چەند ساڵی دواییدا یەکێک لە چێشخانە فەرهەنگیەکانی ئەڵمانیا پەنەیان بردووەتە بەر ڕۆباتێک بۆ ئەوەی هاوکاریان بکات. بەڵام ئایا ڕۆباتەکان دەتوانن جێی شێف و کارمەندە دەمبەخەندەکانی چێشخانەکە بگرنەوە؟ ئەمە چێشخانەیەکی ئاساییە لە ویلایەتی فیدراڵی باڤاریا لە ئەڵمانیا، بەڵام کارمەندێکی نائاسایی چێشخانەکەی لێیە. ئەم ڕۆبۆتە ناوی هێڵدیە لە چێشخانەی گرۆنباون بەهۆی کەموکوڕی کارمەندانەوە خزمەتی کڕیارەکان دەکات. ئێمە بە خۆمان بڕیارماندا لەسەر ئەم ڕۆبۆتە لە بەرنەبوونی کارمەند گەڕانی بە دوای پشتیوانی لە بواری تەکنۆلۆژیادا. بەدڵنیایەوە ئەمە جێگرەوە نییە، بەڵکو ماندوو حەسانەوەی بۆ کارمەندەکان. پێی دەچێت کارمەندەکانیش دڵخۆش بن کە هێڵدی دەبینن لەو ناوە کار دەکات. بەڵام هێندێک لە کڕیارەکان قەناعەتیان پێ نییە،
ڕۆبۆتێک لە چێشتخانە خزمەت بکات. پێدەچێت ڕۆبۆت دواڕۆژ بێت بەڵام کارمەندێکی دۆستانە زۆر خۆشترە. ڕۆبۆتی هێڵدی زۆر بە جوانی و لەسەرخۆ و بە نەرمونیانی شان بەشانی کارمەندەکان دێت و دەچێت و خزمەت دەکات. زۆربەی کڕیاران حەپەساون بەڵام دڵخۆشن و سەرسامن بە بینینی گەشە سندنێکی مدرن لێرە. ئەوان لەگەڵ ئەوەشدا لە دژی بیرۆکەکە نین چونکە هێشتا پەیوەندی لە نێوان کرێکارەکە و کارمەندی چێشتخانەکەدا هەرماوە و پارەدان لە ڕێگای کارمەندەکەەوە دەکرێت هەروەها لەوێ ئامادە دەبێت بۆ دانانی خواردن. هێڵدی نزیکەی 1,000 یۆرۆی تێچووە بۆ بەکرێگرتنی تا ئەو کارە ئەنجام بدات. سیاچەمانی هەورامان بە سپۆنسۆری دامەزراوەی کەریمی عەلەکە لە دیوەخانەی سیاچەمانە شەوە دانیشتنیان بۆ زیندووکردنەوەی دانیشتەکانی شەوچەرەی شار ساز کرد. ئەم فەرهەنگە مێژووە مێژوویکی دێرین و فەرەنگی هەیە لەو ناوچەیەدا بەڵام ئەوان خەمی ئەوەیانە ئەم فەرهەنگە دێرینە کاڵ ببێتەوە. کەلتور و مێژووی کۆنی کوردەواری لە هەر ناوچەیەک دەیگری بە کۆبوونەوەی دیوەخانەکان و تاوتوێکردنی قسە و باسەکانی کۆن بە ناوبانگە بەڵام ئێستا ئەم کۆبوونەوانە وەکو بەشداربووەکانی دەڵێن وەک ڕابردوو نەماون. یعنی ئەم شتانە ئەبێ زنوو بکرێنەوە نەکەر ئاوەها یعنی کەم لە خەریکە لەبی دەچێتەوە لە بیری گەنجان ئەچێتەوە خەریکە لە بیری گەنجان ئەچێتەوە یعنی ئێمە گەنجەکانمان هەنێشت هەر نازانن. يعني ما حەزەکەن دائما ئەم شتانە زنوو بکرێتەوە. ئەمە یادەوەریە کۆنەکانە و ژانەوەی کەلتوری کوردەواریە من زۆرم پێخۆشی ئەم یادەوەریانە بکرێ ئەم ڕاستمانە بکرێ بۆ ئەوەی ڕابردی خۆمان لەبیر نەکەین بۆ لە ئایندەشە هەروە بەردەوام بین. زۆرم پێخۆشە هاوکاری وابین ئاوا دانیشتین بەڵام تۆزێ مەجالەکە وەزم تۆزێ کەم بوو گەر مەجالەکە پرەوانتر بێ زۆر خۆشە ئەمە وەختی خۆی لە دیوەخانەکانە کراوم یادەوەریانە ئەم شتانە ئەم کەلتورانە. ژنان و پیاوان پێکەوە لە تەک سۆبایدار و بە خواردنی چەرەساتی پایزە و شکراوەی وەرزەکانی ڕابردوو شەنوکەوی دەیان بە سەرهاتی خۆش و ناخۆش دەکەن. خۆم بە خۆشحاڵە زانم کە لە خزمەتی ئەم بەڕێزانە بووم چە وەکو ئەم دایکانە چ وەکو برا بەڕێزانە ئەم شەو من بە سنتورەکەم بەشدار بووم بەڵام لە ڕاستیە ئەوەندە قسەی خۆشم گوێ لێ بوو لە ئاوازی سنتورەکەی خۆم خۆشتر. ئەتوانی بڵێن ئەم شەو بەدەر لە ئەوەی کە ئەم یادە ببوونی شوی هێڵداوەکراوە شوێکی تاوڵی خۆش بوو ئەتوانی بڵێن گۆرانی تیاوترا نکتەی تێگەڕاوەتەوە و چەندین بەسەرهاتی خۆش کە تیاگەڕاوەتەوە کە یعنی لە شوێنێکی وانە بێقەت ئەو کەسانە ناتوانن ئەم قسانە دووبارە کەن. خواردنی تەڕخێنە و گەنمەکتا و لە پاڵ گەرم و گوڕی مەجلیسی دیوەخانەکەدا لەسەر ئاگر ئامادە کرابوو هەمووان لەگەڵ ساردی کەش و هەوای شەوەکەدا پێکەوە نۆشی دەکەن. دیارە بەڕاستی سپاس بۆ ینی سیاچەمانە کە ئەم شەو ژمارەیەک زۆر لە کەسایەتی هەڵەبجەی کۆ کردەوە کە بەبوونی شەوی هێڵداوە دانیشتێکی خۆش بکەین سەرگوستەی خۆش گێڕایەوە گۆرانی خۆش وترا نوکتەی زۆر خۆش کرا لەگەڵ ئەوەشە هاوکاری خاتو جەمیلە بووم کە لە بەیانەوە هەستاوە بە دروستکردنی گەنمەکوتا و هەروەها ترخێنە بەڕێکەوت لەگەڵ کۆمەڵێکە لە پور و فۆلکلۆری کورد لە سلێمانی ئەم شەوە هەنگەمان ڕێکخست و لە یەک کاتا بەڕێوەچوو لێرەوە جێگەی خۆیەتی سپاس و دەستخۆشیمان بۆ دامەزراوی کەریمی عەلەکە کە سپۆنسەری شەوانگەکەی گرتە ئەستۆ ئەم هەموو خەڵکە خۆشەویستی لێرە کۆ کردەوە لە چینی ڕۆشنبیر و مامۆستایان و فەرمانبەر و خەڵکەکانی کەوە هەڵەبجە هەورامان و شارە زورمان لە دیوەخانی سیاچەمانەیە کۆ کردەوە. فرەوەشحاڵی بێمێ شەو چی یادە پیرۆزەنم بەڕاستی ئامادەبیەمی یامادەبیەی گرد و خەڵکە زەریفە کە من حەز کرد و هەمیشە ئی یادێدا تازی کریاوە بەردەوامێ بە ئی خەڵکاوینمێ وەروانە ئینە یادێوە فرە زەریفە جیاد و باو با پیرانی مابیان یا شەوێەوە درێژە بێنێ بە گۆرانی بەشداربووان و بە چەپڵە و دەربڕینی خۆشی و شادی تا درەنگانێکی شەو شەوەکەیان بە خۆشی بەڕێکرد لە کۆتاییشدا بە وێنەیەکی یادگاری و لە ناو دیوەخانەکەدا یاد و یادەوەری ئەم شەوەیان بەرزڕاگرت. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.
نووسین و وەرگێڕان بەشێکی زیندوی شارستانیەکانی جیهان بوون هەر لە مێژەوە تا ئێستاکە. کاری وەرگێڕانی پەرتووک لە بوارە جیاجیەکانی وێژە و فەرهەنگ و مێژوودا بوونەتە خەمی زانکۆیەک لە شاری دووهۆک بە هاوبەشی لەگەڵ ناوەندێکی فەرهەنگی و هونەریدا. وەرگێڕان یەکێکی بیاوێن گرنگە ji بۆ هەفناسینا گەل و مرۆڤان بە تایبەت وان زمانê زیندî li herêma Kurdistanê biyavê wergêranê lawaz e tenê hin bizavên wergêranê ji Kurdî bû Erebî û ji Erebî bû Kurdî têne kirin. Ya giring ew e edeb û keltûr û mêjûya Kurdî bi rengek berfireh bête wergêran bû zimanên weke Engîlîzî, Almanî, Fransî. Ser vê mijarê zanîngeha Newroz bi hevkariya Rêveberiya Geştiya Rewşenbîrî û Hunerê li Duhokê panalek ser wergêranê encam da. ديارك بيجن بوشايك وفراغك جلك مازن ادبواري ورجيراني دا الكردستاني بجشتي والدفرة بهدينا بتايبتي مسألة ادبي وهنري وروشنبيري وحتى الزانستي وحتى دماي كده جي او برا بيونديه افا تيكليا كالتشرات جل ايكودو كلتورات جل ايكودو دات كتن ادفي بريدا بيامد كالتشر وكلتوري ديتريت جهشتينما بس ما نشايا ام بياما خويا كردايتيه يا رسناتيا خو بجهينا وان كلتوري ديتر افاش انجام ويلا لوازیا کود بواری ورگرانی ده هبویه لو ما افرو کم فرزانی کو ام پنل که حسا ساز بکین اوان کشو گرفتن نوکه البرانبر ورگرانی هین دورا بهدینان چنه اویک دو اف ورگرانه جاری چه آز دایه خلال توی بجن خالت نگاتیف توی بین دست نشان کردن و ام بشین چاره سریا و خالت پوزیتیو بودن. شمال آکرهی یکی ورگیران شارازاد زمان انگلیزی و عربی دا بحثا گرنگیا ورگیران دکت. ما وکو کرد مخابن تا نوکه چناوندن ورگیران آنی روشنبیری و چاندی و سر آست کسان جی هند گرنگی ورگیران ندایه چونکی اف هشتا بهای ورگیران نزانن اگر هم برخوب دین ازمون ملت دی چند گرنگی ورگیران دن و چونکه بهای ورگیران گلکه و هر ورگیران دیشتن سنورا بازینیتنو در باز بیدو ملت مبدا تناسین ملت دی و کلتور و روشنبیریا ملت دی بیتناف ملت مدا بس یا گرنگی جی مروف وقتی فری زمان دوی وكل بروسيس ورگیران ده البته حقیقت جی یعنی آسی ورگیران بتایبه جیل دوره باتینا بیشتر ضمن هرما کردستان عراق دا بزاوکا گلک آسست و لواز و خوابه بله اوه چند ساله که فان 3-4 سال دمایی که نوعا ما امیده که دائما هم یا کپراستیجی جه دست خوشه کمک گنجارا بونه پرگیران هندک تشتی تاری آنج پردلادان سر هندک تشتی تاری دیروک و کلتور و زمان و بیجین بوارن دین ادبی بس و کو اصل پیدوینی نه و هر واسا گلک مکاسیجی که تداهی اوان تایبشیم سروان هبونا اوان فلتر زانستی و دستیت اکادمی اوی چاف دیرو دی چونا اوی بوار ورگرانت کن تایبت جیل بیجین الباجار دهوکی و دور آبادینا میکشتی. نبونا سازیک تایبەت بۆ وەرگێڕانێ بە لە هەرێما کوردستانê ئەدەبیات و کەلتور و مێژوویا کوردی ji çarçûvek girtî derbas nebûye we bi rengek berfir he ji cîhanê re nehatiye naskirin. Selam balayî dengê Amerîka Duhok. خۆشنووسێکی شاری ڕانیا پاش 40 ساڵ لە خزمەت لەو بوارەدا بەڵام ئێستا کرێکاری دەکات بۆ دامینکردنی ژیانی خۆی. ئەحمەد زێباری لەو بارەیەوە ئەم راپۆرتەی بۆ ناردوین. خاوەنی چەندان مەدالیا و ڕێزلێنان و بڕوانەمە و خەڵاتە لە هونەری خۆشنووسیدا. بەڕەسمی وەکو وێنەری کوردستان نێمەچوو بوون بۆیە. جواننووسەکەی شاری ڕانیا تایبەتمەندی لە خەتی خۆشنووسی دیوانیەدا هەیە بەڵام بە هەردوو خەتی نەسخ و ڕۆقاش دەنووسێت. پێشبڕکێشی نێودەوڵەتی وەکو ئۆنلاین کرا لە مەسڕ بەشداریم کردوانیم پلەی دووەم بەدەست بێنم کە زێی شانازی زۆر هینیشی بۆ من گەورە بوو وێزگەیە بوو وەرچەرخانێک بوو بۆ من هەرچەندە بەشداری پێشبڕکەی کەم زۆر کردەوەکو نێودەوڵەتی لە سعودێ بە سەرپەرشتی بەشار ئالو لە ناو هەرێمی کوردستان بەزی ئەم جاریان بەروو بیمێشی باشی هەبوو شکورتنگ و سەدای باشی وەکو کوردێک لە وڵاتی مسڕۆ بانکێش کراین وەکو ڕێزلێنانێک دکتۆرای فەخریشما وەرگردوودانە کە ئەو چوارە من وەکو ستاف چوین من و مامۆستا بەرزان و مامۆستا عومەر و مامۆستا مستەفا مامۆستا موحسینیش دەبووە پاتە بەس ئەو بەداخەوە بۆی ناڵدە سوورە
توانم ئاماژەی پێ بدەم کە ئەوانەی کە لێرە حوزوریان هەیە ئەوە هەمووی بەرەنجامی ئەو شەو خوۆنی و ماندووبوونی خۆم و مامۆستاکانمە. وەک باسی دەکرد لە ساڵی 1984ەوە چوەتە نێو جیهانی خۆشنووسیەوە. بەهۆی کرێکاریەوە خەریکە پاشناوی خۆشنووسەکە لێ دەکرێتەوە و دەبێتەوە ستا جەمال چونکە خراپی دۆخی ژیانی ناچاری کردووە کە جاروبار بچێتە کرێکاری. بژێوی ژیانەکە ئەوە نیە وەکو پێویست نییە. تۆ سەرخێزانێکی زۆرم بەم لەوەیە و خۆم ڕۆژێکە ژەوی شە نییە ئەگەر ئەم ڕۆژەوی شەشە بە باش بوو. ناچاری هانا بۆی دەبێت لەسەرەوە تەمەنەشەوە بێ ئیشی کە بکەی بۆ ئەوی بژێ. ئەوەیە تە ناچار نەبی نایی بەڕاستی چکەم دەست و پلی پەنجەیە بۆ ئەوە نابێ بەڕاستی هەمووی دەستی خەت دەبێت نەرمونیان بێ ئەو دەست زبر دەکانی تاسی لە هونەرەکەشم دەکە بەڕاستی بەس ناچاریش. بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لەسەر ڕەوش و گرفت و کێشەکانی خۆشنووسان هاتوومەتە کۆمەڵی خۆشنووسانی هەرێمی کوردستان. ڕەشی کاک جەمال ئاگدارین کە لەوە بژێوی ژیانی خۆی کاری قرس دەکاتن بەڵام بەداخەوە خۆشنووس ناکرێتن ئەو کارە قورسانە بکاتن تا بتوانێتن پیتەکان جوان بنووسیتن. بەڵام کێشەی ئێمە تەنها کاک جەمال لە ڕانیە نییە کاک جەمالمان زۆرە لە هەموو سەرتاسەری کوردستاندا. تەنانەت ئێستا کە تەمەشاکەین ئێستا کە لە کۆمەڵی خۆشنووسان ئێستا ئەو بارگای ئەمە تێدا دانیشتینە بارگایەکە بە یارمەتی تێدا دانیشتنە ئەوتە پێمان ڕاگەیاندا کە دەبی بەتاڵیکەین نازم بەتاڵیکەین چێوە بچین پرۆژە داوای لە وەزارەت ڕۆشنبیر دەکەین موافقە لەسەر ناکرێتن. بەپێی ئامارێکی کۆمەڵی خۆشنووسان لە هەرێمی کوردستاندا نزیکەی 1000 خۆشنووس هەن. تا چەند ساڵێک پێش ئێستا زۆربەی ئیشەکانی نووسینیان ئەنجام دەدا بەڵام ئێستا بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا و چاپخانەکانەوە ئیشی ئەوان کەم بۆتەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا ڕانیە. هەڵبەستوانی گەورەی ئێران شەمس تەبریزی دەڵێت دۆزەخ و بەهەش لێرن و لە ئێستادان بەترسەوە بیل لە دۆزەخ مەکەنەوە یان خەون بە بەهەشتەوە مەبینن چونکە هەردووکیان وان لە ئێستادا هەر کاتێک خۆشەویستی دێتە دڵمانەوە دەچین بۆ بەهەشت هەر کاتێکیش ڕق و ئیرەیی و شەڕەنگێزی بەسەرماندا زاڵ دەبێت ئەوە ڕاستەوخۆ دەگەڕێینەوە بۆ ناو دۆزەخ تا زایڵێکی دیکە و داهێنان و جوانێکی دیکەی جیهان ماڵەوە.